دەست پێکردنەوەی پرۆژە ڕاگیراوەکان داوایەکی بەردەوامی هاوڵاتیانە و لە حکوومەتی دەکەن. ئێستا دوای تێپەڕاندنی قەیرانی 4 ساڵەی دارایی دانیشتوانی کفری چاوەڕێن ئەو پرۆژانەی ڕاگیرابوون تەواو بکرێن. لە ناویشیاندا پرۆژەکانی قیرتاوکردن و نیشتەجێبوون. بە پێی زانیاریەکانیش بۆ دەست پێکردنەوەی پرۆژەکان چاوەڕێی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت دەکرێت. چەند ڕۆژی پێشوو لەگەڵ هەڤاڵی بەرز قوبات تاڵبانی لە کۆبوونیەک لەگەڵ فراکسیۆنمان یەک لە داواکاریەکانەوە بوو کە گەرمیان بە تایبەت کفری پێویستی بە خزمەتگوزاری زیاترە بە حکومەوەی کە کفری لە ماوەکانی پێشوو بە وەکو پێویست خزمەت نەکراوە لە ڕووی خزمەتگوزاری و کاری شارەوانیەکان. داوامان لێی کرد یەک لە بەڵێنەکانیەوە بوو کە لە ماوەی داهاتوو لە کابینی داهاتوو حکومەت تەشکیلکردنی حکوومەتدا لە شیرینی نێوت بۆ ناوچن بۆ گەرمیان جێبەجێ بکرێ هەموو لە کاتی دەرهێنانی نەودا کۆمەڵێک لە داهاتەکەی بۆ گەرمیان سەرفکرێتەوە لە نێوان بۆ کفریکە ئەوەی کە باسمان کرد. 13 پرۆژەی خزمەتگوزاری لە کفریدا کە لەسەر بودجەی نەوت بوون بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانیان ڕاگیرا. دەستپێکردنەوەی کارکردن لەو پرۆژانەی کفریدا کە لەسەر بودجەی نەوتن بڕیاری نوێی کابینەی نوێی حکوومەتی پێویستە. قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنی بە ئیدارەی شارەکە داوە کە ئەو بڕیارە دەدرێت. پرۆژەی زۆری جێبەجێ نەکراوی شارەکەمان ئەوەیە کە لە بودجەی نەوت بووە، بودجەی نەوتیش دیارە بە ئاسانی جێبەجێ ناکرێ. بۆیە ئێمە هەموو ئەو پرۆژانەمان پۆلێن کردووە و ڕێکمان خستووە داومانتە ئیدارەی گەرمیان و ئیدارەی گەرمیانیش کاری لەسەر ئەکا بۆی لە کابینی داهاتوو هەموو ئەو پرۆژانەی کە لەسەر نەوت جێبەجێکراون بخرێنە بواری جێبەجێکردنەوە و ئومێدی زۆریشمان بەوە هەیە کە لە کابینەی داهاتوو پرۆژەکانی نەوت جێبەجێ بکرێ. کفری پێویستی بە پرۆژەی خزمەتگوزاری زیاتر هەیە. ئەمە داوای بەردەوامی دانیشتوانەکەیەتی. گرفتی ڕێگاوبان و نیشتەجێبوون و نەبوونی هەلی کار بەشێکن لەو خەمانەی خەڵکی ئەم قەزایە. دەست پێکردنەوەی ئەو پرۆژانە باری خەمی دانیشتوان سووک دەکات. سامان کەریم کورد، چاد نیوز، کفری.